سڵاتان لەبێ سەحەر سەرکۆ من ئەمڕۆ لە چوارەمین ڕۆژی پێشەنگای نێودەوڵەتی BX-ەوە لەگەڵتانم ئەم پێشەنگایە بەیانیان لە کاتژمێر 11 بەیانیەوە دەست پێ ئەکاتاوەکو کاتژمێر 7 ئێوارە بەردەوام ئەبێ سەرجەم ئەو کۆمپانیانەی کە لەم پێشەنگایەدا بەشداریان کردووە ژمارەیان لە 150 کۆمپانیای ناوخۆی و دەرەکی خۆی ئەبینێتەوە بەداخەوە ئێستا ئێمە کە لێرێن ڕەنگە تا ڕادەیەکی باش جمجۆڵی هاوڵاتیان نەبینرێت چونکە هێشتا دەستپێکی کردنەوەی شوێنی خاوەنکارەکانە بەڵام دڵنیام کە هێندە بەشی جۆراوجۆری تایە کە سەردانیکەران ئەگەر بێن بێگومان لێرە دڵخۆشە بن و ئێمە ئەمڕۆ کە لێرێن بەدەر لەوەی کە لە ساڵانی ڕابردووە تەنها کۆمپانیەکان بەشدار بوون لەم پێشەنگانەوە دەوڵەتیەدا ئەمڕۆ بوونی دەستگای میدیای کورسات یەکێکە لەو بابەتانەی کە ڕەنگە تا ڕادەیەک جیاوازی پێوە دیار بێت لەگەڵ ئەوەی کە کۆمپانیەکان لێرە بوونیان هەیە دەستگای میدیای کورساتیش لەم بەشەی ئێرە بوونی هەیە کە ئەگەر هەر کەسێک حەز بۆ بکە کە سەردانی ئەو بەشەی ئێمە بکە بێگومان کارمەندانی دەستگای میدیای کورسات لەوێ بوونیان هەیە و ئەتوان کە ئەو زانیاریانەی کە هەر کەسێک لە ژیانی ڕۆژانەی خۆیدا حەزی کردووە کە پێشتر لەسەر کەناڵێکی تەلەڤیزۆنی بیزانێ یاخود حەزی کردووە لەسەر زانیاری ورتر لەسەر دەستگای میدیای کورسات بزانێ ئێمە بە خۆشحاڵیەوە لە ڕێگەی کارمەندەکان و لە ڕێگەی پێشکەشکارەکان و بێژەرەکانەوە ئەتوانین کە وەڵامی هەر یەکێک لەو کەسانە بدەینەوە بۆیە ئێمە خۆشحاڵە بین ئەگەر هاوڵاتیان حەز بەوە بکەن کە سەردانی بەشەکەی ئێمەش بکەن جا ئێمە ئەمڕۆ لەگەڵتانە بین ئەچمە لای خاتوڕازا و کە بەڕێزیان سەرپەرشتیاری پێشەنگان بۆ ئەوەی کە کۆمەڵێک گفتوگۆمان لەسەر ئەوە بۆ بکات کە لە چوارم ڕۆژی پێشەنگایە بەدەر لەمڕۆ لە سێ ڕۆژی ڕابردوودا سەردانیکەران تا چ ڕادێک بووە و خاوەنکارەکان تا چ ڕادێک ڕازی بوون لەوەی کە ئەم پێشەنگایە بەڕێوە چووە زانیاری زیاتر لە خۆیان وەرئەگرین ئێمە ئێستا چینە لای خاتوڕازا خاتوڕازا سڵاو لێ بێتۆم کاتت باش سڵاتان لێبێ بەخێر بێن ئەم کاتە ئێوەش باش زۆر سپاس خاتوڕازا و ئەمە باسی ئەوم بۆ بکەی ئەمڕۆ چوارم ڕۆژی پێشەنگاکەیەوە بەڕێوە هەتاوەکو ئەمڕۆ بەڕێوە چوونی پێشەنگا چۆن بوو ینی بەلای ئێوە لە ئاستی ئەو چاوەڕوانیە بوو کە ئێوە خۆتان چاوەڕوانیدا کرد یا بە شێوازێک سەرەتا بەخێر بێن من ڕازا سەلیم سەرپەرشتیاری پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی خولی 15مین ئەمڕۆ کە چوارەم ڕۆژی پێشەنگاکەمانە بەڕاستی ینی پێشەنگاکەمان لە ڕووی ڕێخستن و ئەو خزمەتگوزاریانی کە بۆی دابینکراوە لە ئاستی پێشەنگای نێودەوڵەتیەکانی جیهانیایە و بەڵام لە ڕووی سەردانیکردنەوە کەمێک کزە بەڕاستی هیچ لە ئاستی تەمۆحی ئێمە نیە ئێمە عادەتەن کە لە سلێمانی پێشتر پێشەنگامان ئەکردەوە خەڵکی سلێمانی بە گروتینێکی جوانتر بە گەرمیەکەوە پێشوازیان لە پێشەنگاکەی ئێمە کرد بەڵام یەک دوو ساڵە لە دوای کۆرۆناوە عادەتەن کەمێک ئەو گروتینە کەمتر بۆتەوە کەمێک سەردانیکردنی پێشەنگاکان کەمتر بۆتەوە من لێرەوە داوا لە خەڵکی شاری سلێمانی یەکەم شارە خۆشەویستەکەمان بە گروتینێکی زیاترەوە سەردانی پێشەنگاکەمان بکەن بێن لێرە خۆیان جیاوازی پێشەنگای نێودەوڵەتی DBX لەگەڵ هەموو ئەو پێشەنگا و فستیڤالانی کە لە شاری سلێمانی ئەکرێتەوە ببینن بێدەکەین کە بۆ شێوازە بێت چونکە هەروەکو خۆشت ئاماژەت پێکرد کە ئەمڕۆ ئەو کۆمپانیانەی کە بەشدار بوون بێگومان ئەو بەرهەمانەی کە لێرە پێشکەشی ئەەکەن بۆ خەڵکەکان نمایشەکەن بێگومان کە جیاوازی هەیە لەگەڵ ئەو بەرهەمانەی دواتر لە نێو بازاڕی کرد خاتوڕازا و خاوەن کۆمپانیەکان ئەوانی کە بەشدارن لە پێشەنگاکەدا ئەوان ڕێیان چۆنە ئەوان بۆ چونیان چۆنە لەسەر ئەوەی کە هاوشێوەی ئەم جۆرە پێشەنگایانە بکرێتەوە زیاتر بەشداری تیا بکەن یعنی ئەوان تا چەند دڵخۆشن بابوونی پێشەنگایەکی هاوشێوەی ئەمە زۆربەی شەریکاتەکان ئەو کۆمپانیانی کە لەگەڵ ئێمە بەشداریان کردووە لە ئاستێکی زۆر بەرز پێشەنگاکەمان ئەنرخێنن لەبەرەوەی پێشەنگاکە ئێمە لە ڕووی ڕێخستنەوە لە ڕووی ئیدارەکردنەوە لە ڕووی ڕێکلاماتەوە هەمە هیچی کەمتر نیە لە پێشەنگای وڵاتە دەوڵەت یعنی ئەوانی کە زیاتر پێشکەوتونە جیهانیەکان بڵێ بەڵام ئەوەیە لە ڕووی سەردانیکردنەوە کەمێک یعنی کزە بەڕاستی بەڵام ئیتر ئینشاءالله ئەمڕۆ ڕۆژی جمعەیە بە هیوای هاوڵاتیان بە گروتینێکی باشتر سەردانمان بکەن لەبەرەوەی لە پێشەنگاکە ئێمە جگەل لەوەی
ئەوەی کە زۆربەی شەریکەکان ئەرزی ماوادەکانیانەکەن و کوالەتی ماوادەکانیان زۆر بەرزە ئێمە لێرە کۆمەڵێک کۆمپانیامان هەیە کە لێرە شتیش ئەفرۆشن واتە لێرە تەنها بۆ ئەرزنیە لێرە هاوڵاتیان ئەتوانن بێن لێرە پێداویستی ناوماڵەکانیشان بکڕن ئەمەش لە ئەنجامدان و سازکردنی پێشنگایەکی هاوشەوی ئەم پێشنگایە بە شێوازێکی گشتی خۆی لە چیا ئەبینێتەوە یعنی ئێوە بتان لە کام لەلایەنەکان کردوتەوە بۆ ئەوەی کە حەز بکەن کە پێشنگایەکی هاوشێوی ئەم پێشنگایە بکرێتەوە بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئامانجی ئێمە ناساندنی بڕاندە جیهانیەکان و مەوادی بە کوالێتی بەرزە بە کەسی خاوەنکار و بە هاوڵاتیان لەبەرەوەی لێرە ئەو کەسانی کە زیاتر ئامانجبانە کەسی خاوەنکارە سەردانی مام بکات وەزایدەن هاوڵاتیانیش کاتێکەیەن لێرە ئەو مەوادانە ئەبینن کە کوالێتی چەند بەرزە کاتێک کە تۆ مەوادێکی کوالەتی بەرزتر ئەبینی لەبەرەوەی لە بازارە جیاوازیمان هەیە خۆ دەزانی لە بازار لە ئێستا ینی مەوادی کوالەتی نزم زۆر داخل ئەکرێت کۆمەڵێک مەوادێت کە هیچ ئیسفادەیەکی نییە بەڵام ئەوەی کە لێرە هەیە هەمووی کوالەتی بەرزە هەمووی ئەوەیە کە ئەمان هەوێت خەڵکی ئاشنا بکەین بە کوالەتی باش وەزائیدەن خەڵکیش بێت لێرە پێشەنگایەک ببینێت کە وڵاتەکەمان شارەکەمان چەند خەریکی پێشکەوتن و حەزارەت ببینێت لێرە دەستەکانە خۆش بە خات و ڕازا و سوپاس بۆ تۆ کە ئەمڕۆ ئەو کاتەی خۆت بە من بەخشی و گفتوگۆت بۆ کردین لەسەر دەستان خۆش بە زۆر سوپاس بەخێر بن بەڵێ خۆشویستان لەگەڵتان بەردەوامە بین بگومان لە نێو پێشەنگاکەدا چەندین کۆمپانیای تر هەیە ئەگەر کاگڕێباز لەگەڵم بێت لێرە دوو خاتون سەرقاڵن بە فرۆشتنی بەرهەمە خۆماڵیەکانەوە لە نێویانە بەرهەمی شیرەمەنی اینجا ئێمە چینە لای ئەو خاتونانە بابزانین بۆ ئەوان ئەم پێشەنگایە چ کاریگەریەکی دروست کردو بووان و هەروە چۆن ئەتوانن کە لە ڕێگەی ئەم پێشەنگایانەوە بەرهەمەکانی خۆیان زیاتر بە خەڵکی بناسێنن ئێمە ئێستا چینە لای ئەو دوو خاتونە بەڵام پێشەوەی بچینە لای خاتونەکان ئومێ دەکەم کە خەڵکی سەردانی ئێرە بکەن چونکە بەڕاستی من کە هاتم بینیم چەندین کۆمپانیای جیاواز لێرە بوونی هەیە چەندین بواری جیاواز بوونی هەیە بۆیە ئومێ دەکەم ئەگەر لە ماوەی ڕابردوودا نەتانتوانیەوە بەهۆی سەرقاڵیتان بە ژیانەوە بەهۆی ئەوەی کە ڕەنگە داوامتان هەبوو بێ هەڵ بدەن لە ئەمڕۆدا کە ئەمڕۆ ڕۆژی پشوتانە و ڕۆژی هەینیە سەردانی ئەم پێشەنگای بکەن چونکە ئەو لەبیر مەکەن کە ئەم خاوەنکارانە هەر یەکێک لەمانە کە ماندووبوونێکی زۆریان کێشاوە هەوڵێکی زۆریان داوە تاوەکو بتوان کە بەرهەمەکانی خۆیان بە خەڵکی بناسێن بۆیە ئەگەر ئێوە بێن و لەگەڵیان هاوبەش بن بگومان ئەمە ئەبێتە پاڵنەرێکی زیاتر و زیاتریش بۆ ئەوان تاوەکو لەسەر کارەکەی خۆیان بەردەوام بنجا ئێمە ئێستا چینە لای هەر یەک لەو خاتونانە بابزانین زۆر باشە خاتونگیان سڵاو لێ بێ ئەم کاتت باش بەخێر بێ ئەگەر باسێکمان لە بەشداریکردنی خۆت بۆ بکەی لە نێو پێشەنگایەکی هاوشێوەی ئەمەدا ئەمە چی بە تۆ ئەبەخشێکە تۆ لە پێشەنگایەکی ئاوا هەیە بەشداری بکەیت و بەرهەمەکانی خۆت زیاتر بە خەڵکی بناسێت بەخێربێن ئێمە وەکو کۆمپانی ها لە بەشداریمانە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی کردووە کۆمپانیەکەمان کۆمپانیایەکی ناوخۆییە لە ناوخۆی وڵاتی خۆمانە بەرهەمەکانمان بەرهەمەهێنرێت زیاتر ئێمە هەدفمان لە بەشداریکردنی پێشانگاکەمان ئەوە بووە بەرهەمەکانمان بناسیێنین بە ناوخۆ دەرەوەی کوردستان هەرچەند ئێمە خۆمان لە ناوخۆیان ناسراوین بەڵام ئەمانەوێت چۆن کۆمپانیایەکی دەرەوە سوزانم ئێرانی تورکی ناسراوە لە زۆربەی وڵاتان با ئێمەش بناسرین لە وڵاتان چۆن ئەوان ئەتوانن هاوردەیکەن بینێرن بۆ وڵاتانی تر با ئێمەش بەرهەمەکانمان لە کوالێتیا لە ئاستێکی زۆر زۆر بەرزە بەس ڕەچاوی ئەومان کردووە لە بەرزترین کوالێتیا بە بەرهەمەکانمان زۆر باشە بەرهەمەکانتان بە شێوازێکی گشتی خۆی لە چیا ئەبینێتەوە یعنی چەند زۆر لە بەرهەمە شیرەمەنیەکان بەرهەم ئەهێنن ئێوە بەڵێ ئێمە بەرهەمەکانمان تەنها شیرەمەنیە ئەوەی کە لە کاگی خۆمانە بەرهەمەهێنرێ شیرەمەنیە بەڵام مڵتی ڤیتامینی کینگیشمان هەیە ئەوە تەنها ڤیتامینە نەتاقێنە ئینێرجیە نەوزە بەخشە هەموو تەمەنێک ئەمەی ئەو بەرهەمەیەمە توانێ بەکاری بێنێ بەرهەمەکانی خۆشمان ماستە شیرە ماستاوە دۆیە پەنیرە ئەم بەرهەمانەمان هەیە زۆر باشە خاتونەکان تا چەندە گرنگە کە هەر یەکێک گرنگی بۆ بدا کە کاری تایبەت بەخۆی هەبێت دەستەوسان نەوەستێ بۆ ئەوەی کە کارەکان زۆرتر بەجێبێڵە بۆ پیاوەکان بەڵکو ئەمانیش هاوشانی پیاوەکان هەوڵ بدەن کە کاری تایبەت بەخۆیاندا بمەزن بەڵێ ئێمە کۆمپانیای ها لە ستافی ناو کارگەمان
بە تەواوەتی سافێکی خانمە. بە تەواوەتی سافی ناو کارگەمان کە لە بەشی ئینتاج و بەشی پاکێجین ئیشەکات بە تەواوەتی خانمە. ئەوەی ئیشمان بۆکە خانمە، یعنی پشگیریکی خانمانمان کردووە کە داهاتی خۆیان هەبێت کە هەوڵ بن لەسەر پێی خۆیان بوەستن، زیاتر هەلیکاریان بۆ ئەڕەخسێنین کە بێنە ناو کارکردنەوە کە داهاتێکی ماگانی خۆیان هەبێ کە پشت بە خۆیان بەستن بۆ ژیانی ڕۆژانیان. باشە ڕادەی سەردانیکەران لە چه ئاستێکا بۆ یعنی لە چاو ئەو چاڕوانیە یعنی ئەو چاڕوانی ئێوە هەتان بوو بۆ ئەوەی کە سەردان بکرێن و بەرهەمەکانتان لە نزیکەوە ببینرێت لە ئاستی ئەو چاڕوانیە بووە؟ وەڵایی لە ئەستێکی باشە بووە هەتاوەکو ئێستا چاڕوانەکەین باشتریش بێ ئینشەڵا. خۆتەزانی چەندەها کۆمپانیای گەورە بەشداری کردووە لە پێشانگای نێودەوڵەتی، ئینشەڵا باشترە بێت باشیش بۆ هەتاوەکو ئێستا. دەستەکانە خۆش بە خاتونگیان ئومێ دەکەین هەر سەرکەوتوو بن لە شتان ساغ بێ. بەڵێ خۆشەویستان ئەمە تەواوی ئەو زانیاریانە بوو کە ئەمڕۆ من هەوڵمدا لەگەڵ هاوکارەکانم بۆ ئێوەی بگوازمەوە. ئومێ دەکەم کە ئەگەر هەتا ئێستا سەردانی ئەم پێشەنگایەت نەکردووە ئەمڕۆ بە دەرفەتێک بزانە بۆ ئەوەی کە پشووی توێ هەوڵ بدەیت کە بێتە نێو ئەم پێشەنگایەوە و خۆتان لە نزیکەوە ئەو بەرهەمانە ببینن کە لەم پێشەنگایەدا خراوەتەوە، چونکە دوجار پاڵپشتی هەر یەکێک لە ئێمە بۆ خاوەنکارەکان گرنگیەکی خۆی هەیە. ڕەنگە زۆربەی خاوەنکاری چابێ لێرە کارێکی پشکۆلە بێ، هێشتا زۆر کارەکەی گەورە نەکردبێ، بۆیە چاوەڕوانی ئێوە ئەکا بۆ ئەوی ئێوە بێن لە نزیکەوە کارەکانیان ببین